ئاگاتان لێیە یەکێتی با زۆرم لێ خەڵکی بۆ بانگەشەی هەڵبژاردن کۆ کردووەتەوە وا بڕیارە ئەمڕۆیەتی دەست بە بانگەشەی هەڵبژاردننی خۆی بکات و بۆ ئەمە بەستە با زۆرم لێ فەرمانبەران و هێزە ئەمنیەکان دەباتەوە هەڵمەتە و بەشداریان فێر دەکات. ئەمڕۆ کاتژمێر 4 دوانیوەڕۆ یەکێتی لە مەلعەبەکەی سلێمانی بە ئامادەبوونی باڤڵ تاڵەبانی سەرۆکیەوە حیزبە دەست بە بانگەشەی هەڵبژاردننی خۆی دەکات و دوای ئەوەی زانراوە بەهۆی ناڕزایەتەکانی خەڵکی سلێمانی ڕێژەیەکی زۆر کەم و شەرمهێنەر ئامادەی و هەڵمەتە دەبن. خودی باڤڵ تاڵەبانی پێیان بۆ کۆمیتە و مەڵبەندەکان و بەڕێبەراتی حکوومەت و ئەمنیەکانی سلێمانی وەکو پۆلیس ئاسایش و یەکی هەفتان ناردووە کە با زۆرم لێ دەبێت ئامادە بن و لێپێچینەوە لەگەڵ هاتووەکان دەکرێت. بە پەیزانیەرەکان پاس بۆ هەموو ئەو کەسانە دابین کراوە ئەوەی ئامادە بن و لە ئەگەری نەهاتنیان چەوتێک بەسەر ناوەکانیان دەهێنرێت و دواتر لێپێچینەوەیان لەگەڵ دەکرێت. هەڕەشەی دوورخستنەوەشیان لێکراوە. ئەم هەواڵە لە کاتێکدایە کە یەکێتی کەوتووەتە دۆخێکی خراپ. ئەمەش دوای ئەوەی پارتی بەرەیگەلی لاهوری شێخ جەنگی و لەوەی نوێی شاسوار عەبدولواحید ڕکابەری سەرەکی یەکێتین بۆ کورسیەکانی بازنەی سلێمانی و چاڕوان دەکرێت لەم هەڵبژاردنە یەکێتی کورسی زۆر لەدەست بدات. یەکێتی ماوەیەکی زۆر دەستی بە بانگەشە کردووە و دروشمی پۆپۆلیستی و ئۆپۆزیسیۆنی بەکارهێناوە. بەڵام ئەمە وای نەکردووە کە خەڵکی سلێمانی و ناوچەکە باوەڕیان پێ بکەن. پایتەختی ڕۆشنبیری لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە لە ڕووی سیاسی و کارگێڕیەوە.